یەکێک لە بنچینەکانی ئەخلاقیاتی پزیشکی ئەوەیە کە پزیشک و تەندروستکار درکی حەقیقەت بکەن بۆ ئەوەی ئازار لەسەر نەخۆشکەم بکەنەوە. نەک ئاواتە خواز بن خەڵک تووشی ئازار ببێت بۆ ئەوەی ئەوان قازانجێکیان دەستکەوێت. ئەم ئەخلاقیاتە پزیشکیەش ئیمانێکی پێویستە بێخولقێنێت. سڵاوتان لێبێت. من میوان نورەدینم لە ئەڵقەیەکی تری پۆدکاستی چارەخانە گەڕاینەوە لاتان، ئەو پۆدکاستەی کە تێیدا زانستی پزیشکی لەگەڵ ئەزمموی پزیشکیدا یەکدەگرنەوە. بۆ ئەم هەفتەیە گفتوگۆ لەسەر تەوەرێکی زۆر گرنگ دەکەین کە تایبەتە بە مانگی مەولود، ئەویش بنەماکانی ئەخلاقیاتی پزیشکیە لە ڕوانگەی پەیامی پێغەمبەرەوە درودی خوای لەسەر بێت. بۆ مەبەستەش میوانداری زۆر بەڕێز دکتۆر زوبێر محەممەد ئاغامان کردووە کە لە چارەخانە لەگەڵمدایە. بەخێر بن کاک دکتۆر، ئاوادانتان کردەوە. پێشەوەی بچینە ناو تەفاسیلی بابەتەکەمان پێم خۆشە بپرسم چۆن بوو ڕێگای پزیشکیتان هەڵبژارد؟ بەناوی خوای گەورە میهرەبان، دەستان خۆش بێ بۆ ئامادەکردنی ئەو بەرنامە بە نرخە و ئینشاءالله لەو ئاستەدا ئەبین کەوا بتوانین بە جوێری پێویست حەقی ئەو بابەتە گرنگە بدەین. طبعا سپاس بۆ خوای گەورە، هەر شتێک هەر نیعمەتی خوای گەورە بەسەریدا ببارێنێ ئەوە دەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ فەزلی خوای گەورە. میهنەی پزیشکیش بەڕاستی لەبەرەوەی میهنەیە کە میهنەیەکی مرۆڤایەتیە بۆ خزمەتکردنە و لە کۆمەڵگا کەشماندا ژینگەکە وارەخساوە، یعنی دائیمان قوتابیە زیرەکەکان ئەڵێن ئەبی بە دکتۆرێکی داهات و خێزانەکەمان ئەکرێن بڵین لە مناڵیەوە ئەم حەزەمان هەبوو، بەڵام کاتێک کە گەورە بووین خۆمان درکمان بە واقع کرد، بینیمان ئەم میهنەیە لەگەڵ ناخمان زیاتر یەکەگرێتەوە لەبەرەوەی خزمەتی زیاتری پێ ئەکرێ. بە تایبەتی کاتێک ئەگەر بێت و لەگەڵ پەیامی پێغەمبەرایەتی پەیامی ئیسلام بیگونجێنین کە ئەبینین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە وتە بنرخەکانی زۆر درکی لەسەر ئەوە کردوێتەوە کە مرۆڤ ئەبێ خزمەتی کۆمەڵگا بکە. یەکێک لەو وتە بنرخانەی کە باسی ئەکا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ من مشى في حاجة أخيه خير من اعتكاف 40 ليلة في مسجدي هذا. هر کەسێک کۆسپێک تەگەرەیەک یاخود حاجەتێک بۆ برایەکی یاخود هەر کەسێک ڕابپەڕێنێ ئەوە خەیرترە لەوەی کەوە 40 شەو ئاعتیکاف لە مزگەوتی پێغەمبەردا بکە صلی الله عليه وسلم. جا سزای ئەوەی ئەگەر بێت و ئەو حاجەتە نەخۆشیێک بێ لەسەری لا بدەی، هاوکاری بکەی، دڵنەوایی بکەی، یاخود نەفسێک لەسەر دەستی تۆ زیندوو بێتەوە، ئەم حەزانە هەمووی یەکی گرتەوە و کە زیاتر هانیداین بۆ ئەوەی هەوڵ بدەین لەو بەشە خوێندنەکەمان تەواو بکەین. مانوونە بنیاخوا. سپاستان. کاک دکتۆر، کاتێک کە باسی ئەخلاقیاتی پزیشکی ئەکرێت، کۆمەڵێک ڕێنمایی فەرمی و یاسایی وشکێتە بەرچاومان. ئایا بەڕاستی ئەمە ئەخلاقیاتی پزیشکیە یاخود نەخێر ڕۆحی ئەخلاقیاتی پزیشکی شتێکی دیکەیە؟ بەڵێ، بەخۆی لە بنەڕەتدا هەموو یاسایەکە دامەزراوە لە بۆ خزمەتی مرۆڤایەتیە و تا ڕادەیەکیش بە کەم و بە زۆر خزمەتی مرۆڤایەتیان کردووە، بەڵام ئێمە وەکو مسلمان ئەبێت جیاوازتر لەوە بیر بکەینەوە، هەم یاساکان جێبەجێ بکەین ئەوانەی کەوا لەگەڵ خزمەتی مرۆڤایەتیدان و هەم بەردەوامیش بینە سەر ئەو خزمەتیە. ئەمەش چۆن ئەکرێ بەوەی کەوا بزانین کەسێک هەیە ڕەقیبە لەسەرمان کە خوای گەورە لە نهێنی و لە ئاشکرادا لە شەو لە ڕۆژ لە بەرامبەر خەڵک و کاتی خەڵکمان لێ دیار نییە، لەوەی کاتێک نەخۆشەکە ڕوومان تێ ئەکە و لەو کاتێکە نەخۆشیش خەوتووە و بەنجی وەرگرتو و نەشتەرگەری بۆ ئەەکەین کە ئاگەی لێمان نییە. ئەگەر هەست بەو ڕقابەیە بکەین ئەکرێ ڕۆحێکی حەیوی بدەین بە ئیشەکەمان بەوەی کەوا بەردەوام بین، ماندوو نەبین و ئیبداعیش بکەین لە ئیشەکەمان. بەڵام ئەگەر ئێمە بێت و بەس لەبەر خودی یاساکان خزمەتی نەخۆش بکەین، زۆر جار لەوانەیە بتوانین ژێراوژێر نەوعەنما وەکو پێویست حەقی میهنەکەمان نەدەین. بۆیە ئەم ڕوانگەی زۆر مهمە مرۆڤی مسلمان بیر بکاتەوە کەوا هەموو هەنگاوێکی لە ژیاندا وەکو عیبادەت و وەکو خواپەرستی سەیری بکە، وەکو ئەوە سیر بکە کەوا بەردەوام ڕەقیبێکەیە بەسەریەوە بە جوێرەی توانە نابێ مخالفە بکە و نابێ لابدا لەو یاسایانە. زۆر چاکە کاک دکتۆر. ئێستا کە لە مانگی مەولود داین، ئایا پێتان وایە هیچ پەیوەندیەک لە نێوان ڕۆحی ئەو پەیامێک کە بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێ هاتووە کە پەیامی ئیسلامە لەگەڵ ڕۆحی پیشەی پزیشکیدا هەیە؟
طبعا هەر یاسا و ڕێسایەک هەر میهنەیەک هەر پیشەیەک ئەگەر بێت و بە زۆر و بەکەم خزمەتی مرۆڤایەتی پێ بکرێ ئەکرێ لە سوچێکی پەیامی پێغەمبەرایەتی جێگای بێتەوە نەک لە هەموو پەیامەکە لەبەرەوەی پەیامی پێغەمبەرایەتی گەورەتر لە هەموو شتێکەوە. ئەگەر بێت و سەیری ژیانی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم ئەیبینین لەگەڵ مناڵە لەگەڵ گەورە لەگەڵ بچووک لەگەڵ نەخۆش لەگەڵ کەسێک کە بیناسی بێ لەگەڵ کەسێک نەیناسی بێ لە هەموو شتێکە لە هەموو ڕوانگەیەکەوە ئەیبینین کەەوە خزمەتکردنە بە مرۆڤایەتی. پەیامی پزیشکیش بە هەمان شێواواتە هەردووچیان یەک ئەگرنەوە لەو ڕوانگەیەوە کەەوە خزمەت بە مرۆڤایەتی بکەن. بۆی پێغەمبەری خۆشەویستیش ئەفەرمێ درودی خوای لەسەر بێ إنما بعثت لأتمم مكارم الأخلاق واتە ئێمە هاتوون پێغەمبەران بۆ ئەوە هاتوون کەوا تەواوکەری پەیامی مرۆڤایەتی بن تەواوکەری یاسا بەرزەکان و ئەخلاقە بەرزەکانی کۆمەڵگا بن بۆەوەی کەوا کۆمەڵگا بەرەو بەرزی بڕوە و بەرەو داڕمان نەڕوە و پەیامی پزیشکی بە هەمان شێوە خزمەتی مرۆڤایەتیە واتە بۆیە هەردووچیان ئەکرێت تەواوکەری یەکتر بن. زۆر چاکە کاک دکتۆر. ئایا پێتان وایە لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیایە لەگەڵ ئەو هەمووە ئامێرە پێشکەوتووە پزیشکیانە هیچ بەرەو پێشچوونێک بۆ پیشەی پزیشکی ڕەخساوە و وای کردووە کە دەرفەتی زیاتر بەڕەخسێنێ یاخود نەخێر زۆر جار ڕەنگە بڵین شتێک لەلایەنە مرۆیی و میهرەبانیەکەی پزیشکی کەم کردوتەوە؟ طبعا پزیشکی کۆن لەگەڵ پزیشکی ئێستا هەمووکو پزیشک و هەمووکو ئەو ئامێرە و ئەو تەکنۆلۆژیەکە لە بەردەستیاندا بووە لە دوو ڕوانگە و ئەکرێت جیاوازیان پێ بکرێ. لە ڕوانگەی بەها کۆمەڵایەتیەکان و ئەخلاقیەکان جێلی کۆن و جێلی با و باپیرانمان بەڕاستی ئەکرێ بڵێن زیاتر پەیوەستر بوون بە بنەما مرۆڤایەتیەکان زیاتر مڕاعەتی ئەو بوارە کراوە. ئێمەش لەو ڕوانگەوە هەم لە کۆمەڵگاکەمان زیاتر ئەو ئەخلاقیەتەمان وەرگرتووە هەم لە مامۆستاکانمان و لە جیلی قەدیمیش وەکو پزیشک و لە ڕوانگەی خزمەتی زانستیشەوە بە جوێرەی توانە ئەوان خزمەتی زۆریان کردووە و ئێمەش ئەکرێت تەواوکەری ئەو خزمەتە بین. بەڵام ئێستا سوپاس بۆ خوای گەورە کە ئیسلامی زۆر هەن ئەدا لەسەرەوەی کەوا مرۆڤ بەردەوام بێ لە پێشکەوتن لە ڕووی تەکنەلۆژیاوە کە ئەیبینین ئێستا هەم لە داهێنانێکی زۆر کراوە لە بواری پزیشکیدا ئەمە کار ئاسانێکی زۆر زۆر ئەکا هەم بۆ پزیشک وەکو پزیشک کە کەمتر ماندوو بێ و ئیشێکی گەورەتر بکە و نسبەی نەزاحەتی ئیشەکانیش باشتر بێ هەم وەکو نەخۆشەکەش کەەوە بەشێکی زۆر لە کێشەکانی بۆ ئەگەڕێتەوە و تەندروستتر دەرئەکەوێ. ئێستا ئەگەر بێت وەکو نمونەیەک بێنینەوە وەکو نمونەیەکی بچووک ئەکرێ بڵێم پێش 20 ساڵێک لەمەوبەر لە وڵاتی خۆمان ئەگەر کەسێک بەهاتایە بەردێکی بچووکی دا بەزیبا 5 ملیم 6 ملیم کە زۆر جار لەوانێ بە چاوی شۆکو پێویست نەبینرێ بەهات بە حالب لە حالب گیر بووە لەبەرەوەی ئەجیزەی وەکو لێزەر نەبوو بۆ شکاندن یاخود هەموو نازۆرێک لە هەموو شوێنێک بەردەست نەبوو ئەوە برینێکی 10 سانتیمەتری لەم سەر بۆ ئەم سەر بکرابایە نەخۆشەکە هەستی بە ئازارێکی زۆر ئەکرد و زۆر جاریش لەوانی بەردەکەش نەدۆزرابایەوە. بەڵام ئێستا سوپاس بۆ خوای گەورە ئەکرێ بڵێم لە ماوەی 10 بۆ 15 خولەک ئەم نەشتەرگەریە ئەنجام درێ بەبێ ئەوەی برین هەبێ بەبێ ئەوەی چارە خوازە کەس بە ئازار بکە و نسبەی نەزاحەتیشی سەرووی 195 ئەمەش هەمووی بۆ خزمەتی مرۆڤایەتیە ئەکرێ ئێمەش وەکو مسلمان و وەکو کەسێک کەوا لە بیری خزمەتی خەڵکدا بین دەست بۆ ئامێرانە بەرین و لە پێشکەوتندا بێ بەردەوام ئینشاءڵڵا. زۆر چاکە کاک دکتۆر. لە قورئانی پیرۆزدا پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بە ڕەحمەتە لیلعالەمین وەسف کراوە. چۆن تەندروستکاران و پزیشکان پێغەمبەر بکەن بە پێشەنگی خۆیان و لە چوارچێوەی کارەکانیاندا ببنە ڕەحمەتێک بۆ نەخۆشەکانیان؟ پێغەمبەری خۆشەویست ئەفەرمێ ئرحەموا من فی الأرض یەرحەمکم من فی السەما. ئێمە وەکو بوونەوەر وەکو مرۆڤ دەور و بەرمان لە بەردەستماندایە ینی دائیمەن سوارچاک لەو شوێنە دەرەکەوێ کە سواری تیاکە یان خوداکرێ بڵێم مرۆڤی باش و ئەخلاق تەندروست تەنیا لە مزگەوت دەرناکەوێ کەوان نوێژ بکە تەنیا لە کاتی حەج و واجباتەکان دەرناکەوێ بەڵکو لە مامەڵی ژیانی ڕۆژانە لە کاتێک دەرەکەوێت کە سەفەر ئەکا لەگەڵ هاوڕێکەی لە کاتێک لەگەڵ خێزان و مناڵەکانی و لە کاتێک کە پزیشک لە ڕووی بواری خۆیەوە ئایا
یاخود کارمەندە تەندروستیەکانیش کەەوە ئەزریان کەمتر نیە لە پزیشکەکە کە ئەو نەخۆشانی لە بەردەستیاندان بزانین چەند پەیوەستە بۆ ئەو بەو ڕێکارە یاسایەنەوە بەو ئەخلاقە تەندروستی کەەوە پێغەمبەری خۆشەویست تەئەکیدی لەسەرکاتەوە. ئەمەش لە ژیانی پێغەمبەرایەتی ئەم حاڵەتە زۆر ینی برەوی پێدراوە، خوای گەورە زۆر تەئکیدی لێ ئەکاتەوە. بۆیەوە لە قورئانی پیرۆزیدا خوای گەورە وەصفی پێغەمبەری خۆشەویست ئەکا ئەفەرمێ وئینەکە لەعەلا خولوق عەظیم. لەبەرچی لەبەرەوەی کاتێک ئەبینین کەوا کەسێک غێری قەومی خۆیەتی عەرەب نییە، سەلمانێک کەوا لە وڵاتی فارسەوە هاتووە، پێغەمبەری خۆشەویست ئەفەرمێ سەلمان منا ئال البەیت، لەبەرەوەی لە هاوڵە خۆشەویستەکانی بووە لەو کەسانە بووکەوە خزمەتی بە مرۆڤایەتی و بە دینی ئیسلام کردووە. ئەڵێ سەلمان کەسێکە لە ئێمە. بیلالێک کە ڕەشپێستە کاتێکەوە پێغەمبەری خوا بەرز ئەکرێتەوە، خوای گەورە ئەیکا بە میوانە لای خۆی، گوێی لە دەنگی قاچەکانی ئەبێ کە ئەڕوا لە بەهەشتا. کاتێکە ئەگەڕێتەوە لای بیلال ئەڵێت شتێک وا لێ کردووی کەوا من لە لای خوای گەورە داوەت بووم و هەستم بە دەنگی پێیەکانت کرد کە ئەڕۆی لە بەهەشتا. فەرمی کاتێکە من ئەوەندەی لە یادمدا بێ دەست نوێژ ئەشۆم و دوور کەعات نوێژ ئەکەم. بەڵام ئەم بەستم لەوەیە زیاتر ڕەشپێستێک لە لای پێغەمبەر جێگای بووەتەوە و شوێنیشی بەهەشت بووە، غەیری عەرەب جێگای بووەتەوە، مناڵ جێگای بووەتەوە. ئەم ئەخلاقیاتە بەرزەکەوا لە ژیانی پێغەمبەر بووە ڕەحمەتێک بووە لە بۆ عالەم. ئێمەش ئەبێ بە هەمان شێوە وەکو مسلمانێک دائیمەن ڕقابەی خوای گەورەمان لەسەر بێت و خۆشەویستی پێغەمبەری شوامان لێ بکە، دائیمەن برە و بە و ئەخلاقی بەرزەی پێغەمبەر بدەین صلی الله عليه وسلم. دروستە. کاک دکتۆر، تا چەند ئەتوانین بڵین چارەسەری فیسیۆلۆجی چەندێک گرنگ بێ، یعنی چارەسەری جەستەیی بۆ نەخۆش ئەوەندەش چارەسەری دەرونی گرنگە بۆ نەخۆشەکە، یان جاری وا هەیە دکتۆر هەیە تەنها گرنگی بە لایەنە جەستەیەکەی نەخۆشەکە ئەدا، چەنە پێویستە گرنگی بدا بە لایەنە دەرونیەکەشی بە هەمان شێوە؟ زۆر مهمە کاتێک کە نەخۆش چارەخوازی بەڕێز سەردانی پزیشک ئەکە متمانی تەواوی پێ بکە، واتە وەکو کەسی خۆی، وەکو کەسێکی خۆی، وەکو برایەکی خۆی، وەکو باوکێکی خۆی، یاخود وەکو دایکێکی خۆی سەیری بکە. ئەو متمانێش تەبعاً وا دروست ئەبێکەوە پزیشکەکە دەوری کاریگەری هەبێ لەسەر ئەوەی کەوە تەنیا لەسەر لایەنی جەسەدی نەخۆشەکە ئیش نەکە، بەڵکو لەسەر لایەنی ڕۆحیەکەش پێویستە. بۆی پێغەمبەری خۆشەویست ئەفەرموێت إن في الجسد مضغة إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب. گرنگی دڵ یاخود گرنگی لایەنی دەرونی لە ئیسلام زۆر تەئکیدی لەسەر کراوەتەوە. ئەکرێ دەستە ئازار بخوا بەڵام دڵ ئارام بێ، کە دڵیش ئارام بوو هەموو ڕێکارەکان ئاسانتر ئەبێ. بۆیە وەکو پزیشک کە مستەڵحێکشمان هەیە، نەخۆشیەکمان هەیە، پێ ئەوترێ سایکۆسۆماتیک، واتە ئەگەر بێت و دەروون نەخۆش بێ ئەندامەکانیش بە ئاسانی نەخۆشیان تیا دەرەکەوێ. بێ وەکو پزیشک زۆر زەڕۆرەکەوە پزیشک تەئکید لەسەر ئەوە بکاتەوە دڵنەوایی نەخۆشەکە بدا، چارەخوازەکە بدە، وەک کارەکانیشی بۆ ئاسان بکات، چونکە لە هەموو شتێ ئاسانکاری دائیمەن و لە لای بەرامبەرەکە کەوە ترس و دڵڕاوکەی نەمێنێ. باشە کاک دکتۆر، ئارامگری و زەردەخەنە و وشەی جوان ئەمانە سیفەتی دیاری پێغەمبەر بوون درودی خوای لەسەر بێت. تا چەند گرینگە دکتۆر بتوانێت ئەمانە بەرجەستە بکات لە خۆیان، بۆ نمونە گرنگی زەردەخەنەیەک بەرامبەر بە نەخۆشەیەک یا قسەیەکی خۆش بۆ نەخۆشەکە، تا چەند تەئسیر لەسەر نەخۆشەکە بێ و تا چەند پێویستیشە دکتۆر ئەم شتە لە خۆیان بەرجەستە بکات. بخۆی دکتۆریش مرۆڤە، ئەکرێت جاری وایە بێتاقەت بێ، جاری وایە وەکو پێویست حەقی چارەخوازەکە نەدا، بەڵام ئەوانە ئەکرێ حاڵات بێ، ناکرێ دیاردەیەکی بەردەوام عادەت بێ، بێتە ئەخلاقیاتێک لە دکتۆرەکە. یعنی زۆر جار ئێمە چارەخوازی بەڕێز دێتە لامان دەڵێ دکتۆر ئێمە سەردانی فڵان پزیشکمان کرد، زۆر زیرەکە، زۆر ئیسفادەمان لێ کردووە، بەڵام لێ نەگەڕاداش نیشم، بەس قسەی پێوتم، ئایا خوزاری وەها بەوتێتی دەری کردومە. ئێمەش بەڕاستی وتومانە ئەو کەسە خۆی کەسێکی باشە، ئەخلاقیاتی جوانە، بەڵام تەبیعەتی وایە بۆ بە عادەتیایە. بەڵام ئێمە ئەڵێن ئەبێ خۆمان ڕابێنین، ئەگەر لە بنەڕەتیشدا ئەو سیفەتە هەبێت یامانە ئەبێ خۆمان ڕابین لەگەڵ چارەخوازە، ڕۆخۆش بین، بەڕوێکی خۆش، وەکو کەسوکاری خۆمان سێری بکەین، کە ئەمەش هەڵسوکەوتێکە یعنی
هەم بۆ خودی دکتۆرەکە ماندوو نابێ و دڵنەوایە بێ بۆ خۆی و هەم بۆ چارەخوازەکەش و لە کۆتایی کەش هەردوو لە سوودبەخشە بنەوە حاڵەتەیە. زۆر چاکە کاک دکتۆر، نمونەیەک هەیە پێم خۆشە بۆمان باس بکەیت، یعنی لە ژیانی خۆتانە ژیانی پزیشکیتان ڕووی دابێت مەسەلەن قسەیەکتان بۆ نەخۆشەکە کردبێ یا زەردەخەنەیەک بە ڕووی نەخۆشەکەیە لە بیرتانە مابێتەوە لە زێهنتانە مابێت. وڵی بە شێوەیەکی گشتی نمونەمان زۆرە، بەڵام بە تەحدیدی بڵین زیاتر ئەوە ئەبینینەوە کە کاتێک بە قسەیەکی خۆش یاخود بە زەردەخەنەیەک لەگەڵ چارەخوازی بەڕێز مۆزوعەکەی لێلە ئاسانەکەی دەبینی تا ڕادەیەکی زۆر چارەخوازەکە کارەکەی لێلە ئاسانە بێتەوە و زۆر جار ینی لەوانەیە بینی چارەخواز دوای ئەوەی کەوە ئیشێکمان بۆ کردووە یاخود علاجێکمان بۆ نووسیوە و نەتیجەی هەبووە بە قسەیەکی خۆش بووە و لەگەڵی کە نەتیجەیەکی هەبووە دوای ماوەیەک ئێمە بە شتێکی ئاساییمان وەرگرتووە بەس دوای ماوەیەک چامان چارەخواز گەڕاوەتەوە لامان وتێتی من زۆر باشم هیچ گرفتێکم نەماوە بەس ویستومە سەلامێکت لێ بکەین. زۆر جار ئەم هەڵسوکەوتی چارەخوازان کە دێن تەنیا بۆ سەلامێک بۆ لای پزیشک یعنی تەرجیعێکی زۆرە بۆ ئێمە و ئەزانین کەوە هەموو قسەیەکی دکتۆر چارەخواز بە هەندی وەرەگرێت یعنی حسابی بۆ ئەکا. ئێمە زۆر جارلەوانە قسەیەکمان بۆ گاڵتە بۆ خۆشی کردبێ دوای ماوەیەک چارەخوازەکەمان بینیوەتەوەتی دکتۆر تۆ فڵان قسەت کرد ئێمە جێبەجێمان کرد و سوودیشمان لێبینی یعنی بیرەکەمەوەکەی ئەو قسەم کردووە دوای بە زۆر بە بیرمان دێتەوە. چارەخوازدا ئیمان یعنی وەکو مامۆستایەک وەکو باوکێک سەیری پزیشک ئەکا و هەموو قسەکانی بە هەند وەرەگرێ ئەبێ ئەمەش حساب بۆ قسەکانمان بکەین و بە جوێرەی تواناش ڕووخۆش بین لەگەڵیان. کاک دکتۆر شتەکە لایەنەکەی تریت باس کردوتت نەخۆشەکە هاتوۆتەوە سڵاوی لێ کردوین ئەوە شەر خۆشە بۆ پزیشکی یعنی تەنها نەخۆش پێی خۆش نییە کە پزیشک و تەندروستکار ڕوویەکی خۆشیان هەبێ بەرامبەری بۆ پزیشکیش بە هەمان شێوە بەدڵنیاییەوە هەر ئەم بەیانیە یان یەکێک لە چارەخوازێکی بەڕێز لە منطقەی باڵەکایەتی ئاماشەڵە خۆشمەر باڵەکایەتیم بەرەو زیاتر ئەیان ناسم میوان دۆستن بەعام ئەحواڵێکی باوکی بۆ باس کردم وتی حاڵەتەکەی بەو شێوێ الحەمدولله خوای گەورە شفای تەواوی بۆ نەردوو نەشتەرگەریمان لێ کاتدا بۆی ئەنجامدا لە کۆتاییدا وتی باوکم سەلامت لێ ئەکا ئیتر نیازی ئەومان بوو کە خواحافیزی بکەین ئیتر وتی شتێکم نەبیر چوو باوکم ئاڵێ ئەگەر هات بۆ مەندیقەمان ئەبێ داوەتیشمان بێت یعنی مەبەستم لە خودی داوەتەکە نییە لەوانەیە ئەو مەجالەشمان نەبێ بچین بۆ لایەن وەکو پێویست بەڵام مەبەستم لە خودی قسەکانە بزەبت یعنی کە چارەخواز زۆر جار دێ بۆ لامان سوپاسێکمان ئەکا دەستخۆشێکمان لێ ئەکا یان وشەیەک دەرەبڕێ دەڵێ حەزم لێە گەورەمانکەی داوەتمان بی کە زۆر ئەو حاڵەتانە زۆر زۆرن یعنی ڕۆژانە لەوانێ گوێبیستی ئەو کەلیماتانە بین ئەمانە ئەتوانین بڵێ هاندانێکە بۆ پزیشک دەوەی دائیمەن تەبیعەتی مرۆڤ وایە ئەگەر بێت و ئیشێک بکە بەروبوومی ئیشەکەی لە ژیانی ڕۆژانی ببینیتەوە ئەوە هان ئەدرێتەوەی ئیشەکەی بەردەوام بکە بەڵام ئەگەر بزانێ ئەوە هەر باش بێ هەر کاری چاکە بکە لای بەرامبەرۆک و پێویست نەبێ ئێمە هەر ئەبێ باش بین نابێ خراپ بەڵام لەوانێ وەکو مرۆڤ جاری وایە دەڵێ با منیش باش نەبم تەسیری هەیە ئەو تەسیری هەیە زۆر باشە کاک دکتۆر. نهێنی چارەخواز نهێنی نەخۆش کە یەکێکە لە هەرە پتەوترین بنەماکانی ئەخلاقیاتی پزیشکی ئەگەر سەیرێکین لە ڕوانگەی ئاینەوە ئەمە وەکو ئەمانەتێک سیر ئەکرێت تا چەند گرینگە پزیشک گرنگی بۆ بابەتە بدات یعنی بۆ بنەمایە بدات بۆ بنەما ئەخلاقیە بدات. طبعا وشەی ئەمانەت زۆر گەورەترە لە وشەی نهێنی ئەمانەت بە شێوەیەکی عام کە نهێنیش جێگای ئەبێتەوە لە ژێر سێبەری ئەو وشەیە ئەبێ حەقی تەواوی ئیشەکە بدەین لە هەموو ڕوانگەکانەوە و مافی تەواوی چارەخوازەکەش بپارێزین لە هەموو ڕوانگەکانەوە یعنی خودی پیشەکە خۆی هەر ئەمانەتە بۆیە لە قورئانی پیرۆزیشدا کە وشەی ئەمانەت بەکارهێنراوە لە یەکێک لە شوێنەکان کە خوای گەورە باسی ئەکا کە بۆیە باسی ئەەکەم ئەمەوێ یعنی گەورەی وشەی ئەمانەت بزانین چۆنە خوای گەورە ئەفەرمێت ئینا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان ئەفەرمێ ئێمە ئەمانەتمان نارد بۆ ئاسمان و ئەرز و
بۆ جیبالەکان شاخەکان بەڵام ئەوان خۆیان دوور خست لەوەیکەوە ئەو ئەمانەتە وەربگرن و ترسان لێەوە کە هەڵی بگرن بەڵام دوایە مرۆڤ هەڵی گرت. طبعا لێرە دوو پێیام ئەمێ بگەینم لە ژێر سێبەرێ و ئاەتە پیرۆزە. ئەمانەتی خوای گەورە طبعا قورئان بوو، خودی قورئان بوو، قورئانیش بە هەموو ناوڕۆگەکەیەوە بە پەیامە ئەخلاقیەکەیەوە بە پەیامە ڕوحانیەکەیەوە بە هەموو ڕوانگەکانیەوە ئەمانەتێکی قورسە. دروست. خوای گەورە یعنی لەو هەموو بوونەوەرە مرۆڤی هەڵبژارد. ئەرز و ئاسمان و ئەوانە نیانتوانی ئەو ئەمانەتە هەڵبگرن چونکە ئەمانەتەکە قورسە بەڕاستی. بەڵام مرۆڤ لەو هەموو بوونەوەرە گەورەترە لایەن خوای گەورە لەبەرەوەی خوای گەورە ئەو ڕێزی لێناوە. ئێمەش وەکو مرۆڤێک وەکو پزیشکێک وەکو هەر کەسێک کەوا لە شوێنی خۆی بە گوێرەی توانای خۆی کە ئەو ئەمانەتەمان تەسلیم کراوە ئەبێ بە گوێرەی توانە بیپارێزین چونکە گەورەی ئەمانەتەکە زۆر گەورەیە. وە نهێنیش بەشێکە لەو ئەمانەتە نهێنی نەخۆش چارەخواز چونکە کە باسمان کرد چارەخواز کاتێک کە دێتە لای پزیشک سیقەی تەواوی پێ متمانی تەواوی پێ بۆیە خۆی تەسلیمی ئەوەکە. ئەمە ئیشەکە قورستر ناکە یعنی هەرکەکە قورسترەکە ئەگەر بێت و لێک تێگەیشتن بێت لێک تێگەیشتن هەبێ ئەکرێت تەواوکەری یەکتری بن بابەتەکان. بەڵام ئەگەر طبعا لێک تێگەیشتن هەبێت یاخود بە مەبەستێکی ترەوە پزیشک چارەسەری چارەخوازەکە بکە یاخود بە مەبەستێکترەوە چارەخوازەکە هەڵبێتە لای پزیشکەکە جاری وایە ئەرکەکە قورسترەکە. ئەوجا پزیشک ئەبێ بەڕاستی هەموو نهێنیەکانی چارەخوازەکە لە لای هێڵی سوور بێ نابی هیچی بدرکێنێت. ئەمە لە ڕووی ئەخلاقیاتەوە بەم شێوەیە بێ پەروەردە بکرێت. زۆر چاکە کاک دکتۆر. یەکێک لە سەختترین بارودۆخەکان ئەو کاتەیە کە پزیشکێک بارودۆخێکی سەخت بە نەخۆشەکەی ڕابگەیەنێت. باشە چۆن بتوانین هاوسەنگی بکەین لە نێوان ئەوەی کە ئەمە بارودۆخێکی ڕاستە سەختە بەڵام حەقیقەتێکە و پێویستە نەخۆشەکە بیزانێت بەرامبەر بەوەی کە چۆن بتوانین میهرەبانیش بین لەگەڵیا. یعنی هاوسەنگی نێوان ئەو ڕاستەقینەی دەربڕینەی دکتۆرەکە لەگەڵ میهرەبانەکەی ئەبێ چی بێت؟ بخۆی لە کوردەواری وتراوە ڕاستی تاڵە. ئەوەش مەرزنی هەموو جار تاڵبیان دەجار شیرنیشە بەڵام بەروبوومەکەی شیرنە. پزیشک ئەبێ بە ڕاستەبخۆ ئەگەر حاڵەتێکی ترسناکی هەبێت چارەخوازەکە ئەکرێ ڕاستەبخۆ پێی نەڵێ هەنگاو بە هەنگاو سەرەتا لەگەڵ کە سوکاری باسکە و سەرەتا تەلمیحێک بدا لەگەڵ چارەخوازەکە بۆی زۆر تووشی دڵڕاوکێ و ترس نەبێ و ئەکرێ لەسەر هەمووی ئەمانەوە دڵنەوایی بدات. یعنی چۆن ئێمە وەکو موسڵمانێک سوپاس بەخوای گەورە کۆمەڵگاشمان موسڵمانە ئەکرێ برەو لەسەر ئەو خاڵە بدەین کەوە باوەڕبوون بە قەزا و قەدەر ڕوکنێکی ئیمانە. کاتێک ئێمەش باوەڕمان بە قەزا و قەدەر بێ هەر شتێکە خوای گەورە بەسەر ئێمەی داهێناوە نەک زەرەری نییە بەڵکو سوودیشی هەیە بۆمان. بەڵام مەرجنیە ئێمە سوودەکەی لە ئێستادا بەدی بکەین لەوانێ ماوەیەکتر بۆمان بەدەر بکەوێ. جا ئەمە نەخۆشیەکە کە خوای گەورە بۆ بوونیەوە لە تاوانەکانمان خۆشە بێ یاخود حاڵەتێکە یاخود نەبوونیەکە هەر شتێک بێ ئەمە خۆی لە خۆیدا خوای گەورە لە بەرەوەی مرۆڤی دروست کردووە ئەویش ئەزانێت چ بۆ ئەو مرۆڤە باشە چونکە کەتەلۆکەکەی لە لای خۆیەتی. ئێمە ئەگەر بێت و نمونەیەک بێنمەوە حەزم کرد باسی ئەوە بکەم. طبعا پێش چەند مانگێک لەمەوبەر دایکێک هات بۆ لامان مناڵێکی 2 ساڵانی پێبوو دایک و باوکێک. حاڵەتێکی زگماکەی هەبوو مناڵەکەی گورچلی ئاوسا بوو حەوزی کلی گیرا بوو. لەوە نزیک بوو کە پێویستی بە نەشتەرگەری بێت. منیش 2 ڕێگام بۆ دانا وتم ڕێگایەکی ئەوەیە نەشتەرگەری بۆ ئەنجام دەین بۆی ڕزگاری بی لەو ئاوسانی گورچیلەیە و گورچیلەکەی لە دەست نەدە لە داهاتوودا. ڕێگایەکی تر ئەوەیە کۆمەڵە فەحسێک هەیە بۆی دەکەین بۆمان کرد بوو پێشتر بەس هەندێک فەحس مابوو بۆی بکەین و فەحسێک تریشەیە پشکنیەک تریشەیە ئەشیعەیەکە دیێرەنیمانە لە شوێنێکی تایبەتمان هەیە بۆ یەکەین ئەگەر نزیک بێ لەوەی کەوە بەدواداچوونی بۆ بکرێ پێویست بە نەشتەرگەری نەکە ئێمە نەشتەرگەریەکەی بۆ ئەنجام نادەین. بەڵام پرسیار مندایەکم کردوتم بۆچی حەزت لێ نییە نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێ وتی دڵم لەلایەتی ئەمە جگەرمە ئەترسم بەنج وەربگرێت دوایی بەخۆی نەیەتەوە. ئیتر دوای پشکنەکانمان بۆ ئەنجامدا دایک و باوکەکە گەڕانەوە ئەو جار دایکەکە تەسلیم بوو لەوەی کەوا نەشتەرگەری بۆ بکرێ بەڵام دوای ئەوەی ئێمە ڕاوێژمان کرد لە بینی خۆمان چکە ئێمە زۆر جارۆک و تیم ئیش ئەەکەین شەرنی هەموو نەشتەرگەری یەک بەتەنیا بڕیار بدەین یعنی ئەکرا ڕێتی ئەچووکەوە جارێ بەدواداچوونی بۆ بکرێت.
بەدایکمت پێشووتر تو هاتبووی بۆ ئەوی ڕێنماییت بدەینێ ئێمە وتمان نەشتەرگەری ئێستا تو هاتی بۆ نەشتەرگەری ئێمە ئەو جارە ڕێنماییت پێ ئەدەین جارێ نەشتەرگەریەکەی ناکەین ڕێتی ئەچێ بە دوواداچوونی بۆ بکەین ئەگەر لەو حاڵەتە مایەوە یاخود باشتر بوو نەشتەرگەری ناوێت بەڵام ئەگەر خراپتر بوو نەشتەرگەری بۆ ئەنجام بدەین دایکەکە لەسەر کورسیەکە دانیشت بوو هاتە خوارەوە لەسەر عەرز هەر بەجلەکانی ئاسایی لەسەر ئەو تۆزێکەوە لە غرفەکەمانە سەزدەیەکی شکری برد وتی زۆر سپاس بۆ خوای گەورە خەونیشم بە مناڵەکەمەوە بینی بوو بەڵام سوپاسی خوای گەورە ئەکەم کەوا لە نەشتەرگەری ڕزگاری بوو بەڵام ڕووداوەکە لێرە دەست پێ ناکە دوای 2 مانگ دایکەکە گەڕایەوە کە گەڕاوە لامان ئیتر خەمبار دیار بوون کە گەڕاوە لامان و مناڵێک تریان هێنابوو منیش لەبەرەوەی عایلەیەک بوون هەر نەخۆشی خۆم بوون خەڵکی شاری کۆی خۆشەویست بوون ناسیمەوە کە ئەم دایک و باوکەن بەس هەستم کرد خەمبارن وتم چی ڕووی داوە ئەی مناڵەکەتان چۆنە وتیان وڵا دکتۆر ئەمری خوای کرد وتم چۆن وتیان لە پێش دەرگا بوو چوو بە ژێر سیارێک سایقەکە نەیبینی بوو لە کاتی ڕۆیشتنە ئیتر ڕۆحی سپارد ئیتر دایکەکە زۆر ڕازی بۆ ڕاستی ڕازی بوو بە قەدەری خوای گەورە وتی ئەوە ئەمانەتێک بۆ خوای گەورە ئەو دڵی منی دەدایەوە ئەمانەتێک بۆ خوای گەورە لێ وەرگرتینەوە ئینشاڵە پەپولەیەکە لە بەهەشت و شەفاعەتیش بۆ ئێمەکە یعنی لەوە تێگەیشتم بەڕاستی تووشی سەدمەیەک بووم یعنی ئەوەی خوای گەورە دایناوە هەر ئەوەیە ئەگەر نەخۆش نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێ مەرجنیە بمرێ ئەگەر لە ماڵیشەوە بوو مەرجنیە سەلامەت بێ ئیتر ئەو خاڵە ئەبێ ینی ئێمە وا بکەین زەوێک بڕەخسێنین بۆ چارەخوازان کەوا چی خوای گەورە نووسیبێتی هەر ئەوە بەڵام لەسەر ئێمە هەوڵدانەکەیەتی زۆر چاکە کاک دکتۆر ئەی چۆن جیاوازی بکەین لە نێوان یا با بڵم هاوسەنگی ڕابگرین لە نێوان میهرەبان بوون و بەزەیی هاتنەوە هەرچەند ئەو بابەتی باستان کرد زۆر ینی با بڵێن هەست بزوێنە تۆ ڕووداوێکی ئەوها ببینیت ڕاستەخۆ لە ناو کلینێک کە بەسەر یەکێک لە چارەخوازاندا بێت ڕاست بەخۆی ئێمە کە ڕاستیەکە بە نەخۆش ئەڵێین ینی ئەبێ چارەخوازەکەەوە تێبگەینین کە ئەمە مەبەستمان وانە زەرەری پێ بگا مەبەستمان لەوەدانیەکەوە نەشتەرگەریەکی بۆ بکەین کەوا پێویست نەبێ مەبەستمان لەوەنیەکەوە خەفەتی بۆ دروست بکەین لە هەمان کاتدا ئەبێ دڵنەوایشی بدەینەوە و هاوکاری بین لە هەموو هەنگاوەکان یعنی زۆر مهمە لەو کاتێوەکەوە چارەخواز سەردانی پزیشک ئەکا هەتاوەکو ئەو کاتێکەوە چارەخوازەکە بە لەشێکی تەندروست ماڵ ئاوایی لە پزیشکەکە ئەکا پزیشکەکە لەگەڵی دابێت لە هەموو هەنگاوەکانی ڕاستی ئێمە زۆر جار وەکو پزیشک یعنی تەنانەت لە ماڵیشەوە لەوان هەندێک کاتێ نەگونجاویش بێ بە تەلەفۆن بێ بە قسە بێ لەگەڵ چارەخوازاندا بەردەوام پەیوەندیمان هەیە و هەموو پزیشکێکیش قەناعەتم وایە کەوا لە خەمخۆری نەخۆشەکەیدایە و ئەگەر بێت و جاری وا هەیە هەڵوێستێکی وەکو پێویستیش لە پزیشکەکە کە چاڕوان نەکراوە بێ ڕووبدا مەبەستی وانێکەوە چارەخوازەکە ئەنجامدا بەڵام وەکو باسمان کرد ئەویش لە کۆتاییدا مرۆڤە لەوانەیە جاری وایە کەم تەرخەم بێت زۆر چاکە کاک دکتۆر پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لەگەڵ بەرزی پێگەگەشیدا زۆر کەسێکی خاکی و لە خۆبورد و سادە بووە پزیشکان و تەندروستکارانیش کە پێگەیەکی تایبەتیان هەیە لە ناو کۆمەڵگەدا چۆن پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بکەنە سەرمشقی خۆیان و خۆیان بپارێزن لە خوانەخواستە لە خۆبایی بوون و خاکی نەبوون طبعا ئەمەوێ بۆ پەیامی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەست پێ بکەم کە فەرموێت من تواضع لله رفعه الله واتە هەر کەسێک تەواضعی هەبێت خوای گەورە بەرزی ئەکاتەوە طبعا کەسێکە لە خۆبایی ئەبێت لەبەرچی لە خۆبایی ئەبێت لەبەرەوەی گوایە ئەو لە خەڵک بەرزترە بەڵام ئەگەر تۆ خۆت پێ بەرزە ئەبێت تەواضعت هەبێ بۆی بەرز بیتەوە چکە ئەسڵەکە ئەوەیە لەلایەن خوای گەورەوە تۆ بەرزبی دوای لەلایەن خەڵکی خۆشەویست و بەرز ڕاگیراو بی و لەلایەن خۆشتەوە ئەبێ نەفسی خۆت لۆمە بکەین نابی خۆت بە بەرز بزانیت چکە ئەگەر بگاتە حاڵەتێک تۆ لە خۆت رازی بێت وا بزانین تۆ کەسێکی خوات لێ رازیە و یان وا بزانی کەسێکی کەوە تۆ لە پێشەوەی کۆمەڵگای ئەوە لەوانەیە خوای گەورە زۆر جار تووشی عقابت بکە تووشی حاڵەتێکت بکە کەوە لە کۆتاییدا تیدا زەرەرمەند بی
بەڵام ئەمە شتێکی تریش بڵێم لە کۆمەڵگادا چکە مەرج نییە لە کۆمەڵگادا هەموو شتێک هەموو سیفەتێک کە هەبێ سیفەتی باش بێ زاری وهێلای بەرامبەر لەوانەیە بۆ چوونێک هەبێ لەسەر پزیشک هەڵە بۆ چوونێک بێت یاخود لەسەر کەسی بەرامبەر زۆر جار وا باو بووە وتیانە ئەگەر بێت و دکتۆر متەواضع بێ تەواضعی هەبێت چارەخوازەکە وەکو پێویست بە هەند وەری ناگرێ بە چاوێکتر سەیرەکە ئەڵێم پزیشکە لە هیچ نازانێ بۆی خۆی بەکەم دائنێت بەڵام هەموو بۆ چوونێکی 100% هەڵەیە و لەلایەکی تریشەوە ئەگەر بێت و پزیشکەکە جلێکی جوان و مۆدێرنی لەبەرابێ و نەوعانمە کیبڕێک هەبێ یاخود بە وەکو پێویست مڕعاتی نەخۆش نەکە یاخود جوابی نەداتەوە یاخود وای پێوە دیار بێکەوە ئەو گەورەترە نەخۆشەکە چارەخوازەکە ئەڵێ ئەم دکتۆرە زۆر مهمە بۆیە ئەوها ئەویش خۆی بە مهم دەرەخە بەڵام لە کۆتاییەکەیدا هەردوو بۆ چوونەکە هەڵەیە و طبیعەتی ڕاستیش ئەوەیە ئەگەر ئێستاش دەرنەکەوێت لە داهاتوودا دەرەکەوێت بۆیە نابێ ئەو بۆ چوونەمان هەبێت چ لەلایەن پزیشک چ لەلایەن چارەخوازان لە ئەسڵدا ئەوەیە ئینسان متەواضع بێ ئەو کاتی دڵی و دەرونی ئارامە بێ ئەو کاتی خۆی بەشێکە بێ لە کۆمەلگا ئەو کاتی کۆمەلگایەکەش بەرەو پێشکەوتن ئەڕوە زۆر چاکە کاک دکتۆر پیشەی پزیشکی هیلاکەتێکی زۆری تایە ماندووبوونێکی زۆری تایە بەتایبەتی ئەو پزیشکانەشی وەکو بەڕستان کە پسپۆڕی نەشتەرگەری هەر ئەندامێک لە ئەندامەکانی جەستە بن یا هەر نەخۆشیەک بن قەت هەبووە ڕۆژێک لە ڕۆژان ماندوو بوو بێتن هیلاک بوو بێتن لە با بڵین ماندووبوونی زۆری پیشەکەتانەوە دواتر بیرێکتان کردبێتەوە گەڕابێتنەوە بۆ ڕۆحی پیشەکەتان و بۆ بەرهەمەی کە بە نەخۆشی ئەبەخشن ئەبدەیتی کردبێتنەوە بە ئەنەرجێکی زیاترەوە دەستان پێ کردبێتەوە طبعا پزیشکێتی بزەبت وایە یعنی ئێستا تۆ وەکو نمونە باز بکەی لە ماڵێکی هەرچەندە ماڵی دەنەفەریمان نەماوە بەس وا دابنێ ماڵی کۆنی دەنەفەری یاخود ماڵێکی 4 نەفەری خێزانێکی 4 نەفەری ئەگەر یەکێ لە ئەندامەکانی خێزانەکە نەخۆش بکەوێ ژیانی هەموو ماڵەکە تێکەچێ هەتاوەکو نەخۆشیەکەی چاکە بێ ئەدە سزای ئەوەی کەوا پزیشک بەردەوام لە نەخۆشخانە لەگەڵ نەخۆشدایە لە ماڵیشەوە بە پەیوەندی لەگەڵ نەخۆشدایە واتە ئەکرێ بڵێن پزیشک ژیانێکی تایبەتی هەیە و ئەبێ ئەو جەوەش بۆ پزیشک بڕەخسێنرێکەوە بتوانانی ئەو خزمەتەی تیا بکات بەڵام سوپاس بەخوای گەورە هەرچەندە ماندووبوون زۆر بووە بەڵام بە فەزلی خوای گەورە بە زیرەکی خۆماننا ئەتوانم بڵێم هیچ ڕۆژێک نەگەیشتم بۆ ڕۆژە بڵێم زۆر ماندووبوومە یاخود پەشیمان بووم لەوەی کەوە ئەوەندی لێتوانامدا بۆ خزمەتمان بکرد بێ بەڵام زۆر جار جاری وایە لە ئەندامانی دەوروبەرت لە خێزانت لەوانەیە نەوعەنما ماندووبوونیان پێوە دیار بێ من بەڕاستی لێرە ئەمێ سوپاسی خێزانم بکەم کە زۆر هاوکارم بووە یعنی هەر لە سەرەتای خوێندنەوە تەسحەیەکی زۆری داوە چونکە ئەمە بیدایەت لە بڵێ لە وڵاتی خۆم نەمە خوێن لە بەغدا بووم لە هەرێمی لە شاری بەغدا بووم و زۆرش هانی داوم و هەرچەندە ئەو پیشەی ئەو مامۆستایەتیە بەڵام جاری وهەیە من باسی تووبەکەم بۆ کردووە ناڵم ڕێی منی وەرگرتووە بەڵام نەوعەنما پاڵپشتم بووە بۆم بەڵام ئەو بە هەمان شێوە یعنی کە دەڵێم زۆر جار ئەبینەمای سەرگرانی بۆ ئەوان زۆر جار خێزانم ئەڵێت یعنی ئەگەر کەسێک پرسم پێ بکە لە مەسەلەن لە خوشکەزاکانم یاخود لە قوتابیەکانم بڵێن ئایا پزیشکێک هاتووە بۆ داوامان ئێمە ینی خێزانداری لەگەڵ بکەین و ماڵی لەگەڵ پێک بێنین من وەکو تەجروبەی ژیانی خۆم پێی ئەڵێم وا باشترە هاوسەرگیری لەگەڵ ئەو کەسە ئەنجام نەدەی دەڵێ لەبەرەوەی یعنی بەردەوام لەگەڵ نەخۆشی و ناخۆشیدا ئابیت هەرچەندە ئەمەش لە کۆتاییەکەیدا ئەجری هەیە و ئەویش نەوعەنما لەبەر ئەوەی کە لە کۆتاییەکەیدا ئەبینینکەوە خزمەت بە مرۆڤایەتی ئەکا ئەویش هانم ئەدا و ئەویش ڕازی بۆ قەدرێکەوە ئێمە پزیشکین بەڵام بڵێ و نەڵێ ئەبێ پزیشکیش تەسحیە بە زۆر شت بدە ڕاستە ئێمەش لێرەوە سپاسمان بۆی هەیە کاک دکتۆر مامەڵەکردن لەگەڵ مناڵ
مامەڵەکردنێکی تایبەتە، مامەڵەکردنێکی جیاوازە تا چەند ئێمە توانی ومانە لە کەرتە تەندروستیەکانە وەکو پزیشک وەکو تەندروستکاریش بە هەمان شێوە مامەڵەیەکی تایبەت لەگەڵ مناڵانە بکەین، توانی بێتمان ئەو مامەڵە دروستە کە پێویستە بکرێت لەگەڵ منداڵ بگوازینەوە بۆ ناو کلینیکەکان و بۆ ناو نەخۆشخانەکان. و ئایا ئەم شێوازی مامەڵەکردنە لەگەڵ مناڵ و ئەکات کە با بڵین ترس و دڵڕاوکی مناڵ لە نەخۆشخانەکان یا با بڵین لە پزیشکەکان بە هەمان شێوە کەم بکاتەوە؟ ڕاست. طبعا مناڵ لەبەرەوەی بوونەوەرێکی پاکە لە ڕووی شەرعەوە تاوانی لەسەر نییە و ڕەزایان سووکە و دڵیان ناسکە، یعنی بەڕاستی ئەبێ مامەڵەیەکی جیاواز لە چاو گەورەیە لەگەڵی ئەنجام بدرێت. پەیامی پێغەمبەرایەتی پەیامی پێغەمبەری خۆشەویستمان ئەم شتە زۆر تایە زەق بووەتەوە کە نەوەکانی خۆی لەسەر ملی خۆی داناوە لە کاتی نوێشکردن یاری لەگەڵا کردوون، ئەحواڵی پرسیون لە کاتی ئەوەی کەوا پەروەردەی مناڵ بووە خۆی هێناوەتە ڕێزی ئەو مناڵانە بۆ ئەوەی بتوانی پەیامێک ببەخشێ پێیان. یاخود ئەبینین کەوا یەکێک لە مناڵی هاوڵەکانی کاتێک کە بەچکە چۆلەکەیەکی ئەبێ کەوا ئەمرێ هەستەکە کەوا دڵتەنگ بووە ئەچێ دڵی ئەداتەوە کە بۆ پەیامە پیرۆزەی ئەفەرمێ یا ئەبا عومەیر ماذا فعل النغير، ئەڵێ نوغەیرەکەت یاخود بەچکە چۆلەکەیەکەت چی بەسەر هاتووە؟ ئیتر دوایش ئەڵێ وەفاتی کردووە و دوای ئەبینین کەوا وردە وردە لە خەمەکانی کەمە بێتەوە. بۆیە مامەڵە لەگەڵ مناڵە بەڕاستی مامەڵەیەکی تایبەتیەوێ و من بە خودی خۆم بە فیترەتی خۆم حەزم لە مامەڵەکردن لەگەڵ مناڵە هەیە، یعنی هەم لە دەروەی مهنی پزیشکایەتی هەم لە ناو پزیشکایەتیش کاتێ مناڵ دێ بۆ لام یعنی بخۆم تاونچێژی لێ کە مناڵ بچکەوت لەگەڵیە دروست و پێویستە ئێمە زیاتر برەو بۆ پەیوەندیمان بدەین ئینشاءڵڵا. کاک دکتۆر لە سیستەمی تەندروستیدا پزیشک بە تەنها کار ناکات، وەکو خۆشتان ئاماژەتان پێدا ئەمە تیمێکن بەیەکەوە کارەکەن، لە تیمەکەیە کۆمەڵک پزیشک هەیە، پەرستار هەیە، دەرمانساس هەیە، چارەسەرکاری سروشتی هەیە و هەتا دواتر. تا چەند پێویستە ئەم تیمە وەکو یەک جەستە کار بکەن و ئەخلاقیاتی پزیشکی لە تەواوی تیمەکەیە ڕنگ بداتەوە بۆ ئەوەی بتوانن لە بەرەنجام و لە نەتیجەی کارەکانیاندا نەخۆش لەو ئازارە ڕزگار بکەن و بەرهەمێکی باش پێشکەشی نەخۆش بکەن. بەدڵنیایەوە 100% هیچ پزیشکێک بەتەنیا ناتوانێت کاری باش ئەنجامدا ئەگەر بە تیم نەبێ. دروستە. و ڕۆڵی ئەو تیمەش لە نزمترین کەسەوە تاوەکو بەرزترین ئاستی شەهادە ئەڵێم یاخود هەر ئاستێکتر کە باس بکەین هیچیان کەمتر نییە لە هیچی تر. یعنی کارگوزارێک کە خزمەتی نەخۆشخانە ئەکا و پاکی ئەکاتەوە و ئەدەواتەکانت بۆ ئەهێنێ و یاخود ستافێک کە بەردەستیت ئەکا و ئەدەواتەکانت ئەداتە دەست یاخود پزیشکێکی پسپۆر کە پسپۆر لە بواری سەرکردن نەخۆشیەکە سڕ ئەکا و ئاگەی لە لێدانی دڵیەتی هیچیان ئەجریان لەوەی تر زیاتر نییە ئەگەڕێتەوە سەر ڕۆڵیان زیاتر نییە ئەگەڕێتەوە سەر ئەو نیەتە باشەی کەوا کەسەکە هەیەی ئەکرێ کارگوزارێک کە بەنیەتێکی خواییەوە بەنیەتێک کەوا لە بەرخوای گەورە ئەو ئیشەی خۆی بکاو بە دڵسۆزیەوە ئەنجامی بدا ئەجری زۆر زیاتر بێت لە پزیشکێک کەوا گەورەترین نەشتەرگەری ئەنجامەدا بەڵام بە مەبەستێکی تر نەک بە مەبەستی خزمەتی مرۆڤایەتی. جا ئەمە ئەبێ لە ژیانی ڕۆژانە ئێمە وەکو یەک خێزان ئیش بکەین. بەڕاستی سوپاسی ستافانی میهرەبانی و ئیداری میهرەبانی ئەەکەم. من کاتی ئەڕۆم بۆ نوشتەرگەری یعنی هەست دەکەم لە ماڵی خۆمم ئەگەر زیاتریش نەبێ، یعنی لە پزیشکانەڵێ لە ستافەکانەڵێ لە کارگوزارەکانەڵێ هیچ کاتێکیش بۆ چرکەیەکیش نەبوو لەلایەن خۆمەوە بە چاوێکی تر سەیری لای بەرامبەر بکەم گوایە ئەمە پزیشکنیە پلەی لە من نزمترە یاخود ئەبێ بە چاوێکتر سیر بکرێ. لە لای من ئەوە بەڕاستی خاڵی سوورە هەرگیز نابێ جیاوازکاری بکرێت لە نێوان تاکەکانی کۆمەڵگا و هەمووشمان لە ئەسڵدا تەواوکەری یەکترین بۆ خزمەتی مرۆڤایەتی. دروستە فەرمون کاک دکتۆر. کاک دکتۆر زۆر جار بەهۆی بارودۆخێکی با بڵین سەختی نەخۆش هاوڵی نەخۆش لەوانەیە شێوازێکی نادروست بنوێنێت بەرامبەر بە پزیشک لەم کاتەیە ئەتوانێت چۆن مامەڵە بکات و ئەبێت چۆن مامەڵە بکات؟
بەداخەوە لە کۆمەڵگاکەمان ئەو دیاردەیە تا ڕادەیەک زەق بووتەوە هەرچەندە بەرامبەر بەخۆم سوپاس بەخوای گەورە لەوانەیە جاری وایە قسەیە کرابێ بەڵام نەگەیشتوێتە ئەو ڕادەیەکەوە کاردانەوەیەکی زۆر نەشیا و کرابێ بەرامبەرم ئەمەش فەزلی خوای گەورەیە چونکە حتمما پزیشکە ئیش بکە لە کۆمەڵگا لەوانێ جاری وای هەڵەش بکە لەوانێت تووشی هەڵی ناشیاویش بێت لە لایەن بەرامبەرەکەیەوە بەڵام خوای گەورە فێرمان ئەکا ئەفەرمێ ادفع بالتي هي أحسن واتە چی واتە ئەگەر بێت و کەسێک هەڵەیەکی نەشیاوی کرد بەرامبەرت تۆ نەک وەکو ئەوون هەڵەی ناشیاو مەکە بەڵکو نەک جوابیشی نەدەیتەوە بەڵکو ئەبێ بە چاکە وەڵامی بدەیتەوە تەنیا بە چاکەش نا بە چاکترین نەیوتووە ادفع بالتي هي الحسنى یعنی بە چاکە نا بەڵکو ئەحسن یعنی ئەگەر کۆمەڵە شتێکت هەبێ تۆ کامەی باشترینە ئەبێ بەمە وەڵامی بدەیتەوە لەبەرچی لەبەرەوەی تۆ نابێ خۆت بینتە ڕیزی بەرامبەر ئەگەر بێت و بەرامبەرەکەش لەو ئاستەدا بێت تۆ پەیامەکەت گەورەترە لە پەیامی بەرامبەر دووەمینیش ئەبێ عوزرێکی بۆ بینتەوە لەوانەیە ئەویش حاڵەتێکی هەبێت ئینفعالی کردبێ سەیتەڕی بەسەر خۆیدا نەبێ و سێمینیش لەبەرەوەی دەبێ وابین چونکە لە کۆتاییەکەی ئەگەر وابین ئەویش پەشیمانە بێتەوە ئەویش بەرەو چاکە دێ ئەویش داوای لێبوردناکە ئیتر ئەم شتانە ژیان ڕۆژانە لەوانەیە بە بچووک و بە گەورە جاری وایە تووشی ببین بەڵام سوپاس بەخوای گەورە گرنگەوەی بتوانین چۆن مامەڵەی کۆنتڕۆلی وەزعەکە ئەکرێ ئینشاءڵڵا زۆر چاکە کاک دکتۆر کاک دکتۆر زۆر جار گوێمان لە نەخۆشە بێت مەسەلەن بیستومانە دوور و نزیک ئەڵێ چوومە لای دکتۆرێک هەر نەیهێشت قسە بکەم یەکسەر ڕاچەتەیەکی بۆ نووسیم و هەر دووشتم پێ و تو یەکسەروتی ئەوە دوای مانگێک وەرەوە بۆ لام مەسەلەن باشە لە کاتێکا کە گوێگرتن یەکێکە لە ئامرازە هەر بەهێزەکانی ئەخلاقیاتی پزیشکی یا ئەسڵەن بۆ پزیشک چەندێک گرینگە لەوەی کە دەستنیشانی نەخۆشیەکە بکە و بە هەمان شێوە لە چارەسەرەکەشیە ئێمە تا چەند یعنی توانی ومانە پزیشکانمان و تەندروستکارانیشمان بە هەمان شێوە ئەمە لە خۆیانە بەرجەستە بکەن بخۆی لە تۆ وەکو حاڵەتی بیدایی چارەسەری نەخۆش وەرگرتنی چیرۆکە لە نەخۆشی یعنی وەکو سیستەم ئێمە هیچ گرێمانە لە سیستەمەکە سیستەمەکە لە خزمەتی مرۆڤایەتیدایە و لە خزمەتی نەخۆشدایە چونکە ئەگەر تۆ گوێ نەگری لە نەخۆش بزانی چیەتی ناگەی بە تەشخیص و ناگەی بە عیلاجەکەشی بۆیە لە ڕوانگەی تۆبیەوە چیرۆکی نەخۆش زۆر مهمە و لە ڕوانگەی دینیشەوە بە هەمان شێوە لە ژیانی پێغەمبەر کە ئەگەر بێت و سەیری بکەین ئەبینین جاری وا هەبووە یەکێک لە ئەفرادەکانی قوڕەیش چووە بەنیازی ئەوە چووە کەوە زیانێک بگەینی بە پێغەمبەری خۆشەویست بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕووبەڕووی نەبووەتەوە گوێی لێگرتووتی چیتەوێ ئیتر قسەکانی خۆی هەمووی کردووە تەواو بووە ئەو کات پێغەمبەر صلی الله علیه وسلم قورئانی بۆ خوێندووە و بە وەجهێکی تر گەڕاوەتەوە لای کۆمەڵگاکە ئیتر دەوروبەر وتیانە ئایا ئەو پێغەمبەر جادووی لێ کردووی تۆ چووی بۆ ئەوی بیکوژی ئێستا بە وەجهێکی تر گەڕایتەوە بە خراپەش باسی ناکەی ئیتر نەخۆشیش بە هەمان شێوە ئەگەر بێت و دەردە حاڵی خۆی نەکا لەلایەن پزیشک و پزیشک ئەو واری بۆ نەرەخسێنێ متمانەکە دروست نابێ و پزیشکەکەش ناتوانێت بگا بە تەشخیص و ناتوانێت چارەسەری پێویست بۆ چارەخوازەکە ئەنجام بدە. زۆر چاکە. کاک دکتۆر لە ئێستای سۆشیال میدیا لە سەردەمی ئێستای سۆشیال میدیا زۆر جار نەخۆش گوێبیستی کۆمەڵێک زانیاری هەڵە ئەبێت و لەوانەیە بە هەڵەشا بڕوات ئایا لە وەرگرتنی چارەسەریا هەر بابەتێکی دیکەیە لە ئێستا ئێوە ڕۆڵی پزیشک چۆن ئەبینن لە پێدانی زانیاری دروست بە چارەخوازان طبعا هەڵبەتە باسی سۆشیال میدیا بەڵێ بەداخەوە یعنی ئێستا بەشی زۆری بازاری ئازاد و سۆشیال میدیا و ئەوانە بووەتە ئامرازێک بۆ پەیداکردنی بۆ ڕەچاوکردنی بەرژەوەندی خودی کۆمپانیا یا خودی کەسەکان یعنی ئەوەندەی کە ئەم سۆشیال میدیایی کە ئەو بابەتانی تیا بڵاوەکرێتەوە ئەوەندەی کە مەبەستیان بەرژەوەندیەکی کاتیە یا خۆت بەدەستێنانی مادەیەکی کاتیە ئەوەندە زۆر جار خزمەت بە مرۆڤایەتی نییە یعنی ئەبێ چارەخواز ئەوەی لە ڕوون بێتەوە زۆر جار مەسەلەن چارەخوا دێتە لامان دەڵێت ئەو دەرمانە ئیدعایی بۆ کراوە بە زمانی 100% کەوە بۆ ئەو چارەخواز بۆ ئەو نەخۆشیە دەرمانە یعنی من بەڕاستی زۆر بە سادەی وەڵامی دەمەوە ئەڵێم یعنی شتی 100% مان نییە یعنی 100% هیچ شتێکانی لە تۆبیشانە
یعنی هیچ پزیشکێک ناتوانێت بە زمانی 100% هیچ دەرمانێک بدا بە چارەخواز، ناتوانێت بە زمانی 100% هیچ نەشتەرگەریەک بۆ چارەخواز ئەنجام بدە. چونکە زەمان نەوعەنما تۆ غەیبی ئیشەکە بە نەخۆش ئەڵێ غەیب لە لای خوایە، بەڵام ئەبێ بەرچاوڕوونی هەبێت، بەرچاوڕوونی هەبێ بڵێ ئەم دەرمانە نسبەی نەجاحەتی بەو شێوەیە، بۆ نمونە 100%، ئەم نەشتەرگەریە بەو شێوەیە. و لێرەشەوە پیامێکمان بۆ ئەو چارەخوازە بەڕێزانە هەیە، هەر دەرمانێک یاخود هەر ئامێرێک یاخود هەر ڕێکارێکی ڕێنمایەکی تەندروستی کە بڵاو ئەکرێتەوە ئێمە ناڵین هەمویان، بەڵام بەشێکیان جاری وایە لەوانەیە ڕەچاوی بەرژەوەندی لایەنەکەی تێداکرابێ و لەسەر حسابی گیرفان و تەندروستی چارەخوازەکە، بۆیە بەبێ وەرگرتنی ڕێنمایی لە پسپۆری خۆی لە بواری خۆیدا گوێ لەم وتانە نەکرێت. زۆر چاکە کاک دکتۆر، ئامۆژگاریتان چییە بۆ جیلی نوێی پزیشکان و تەندروستکاران؟ ئێمە هەمومان تاواکەری یەکترین وەکو تەندروستکار و پزیشکانی نوێ و قوتابیانی پزیشکیش بە هەمان شێوە. ئەمە بەخۆی هەموو مرۆڤێک لە بیدایەت کە دەست بە ئیش ئەکا ئەمێ زیاتر تەرکیز لەسەر قوتابیان بکەمەوە. لە بیدایەتدا کە ئیش دەکا نیەتێکی پاکی هەیە، دوای وردە وردە لەگەڵ تێپەڕبوونی کات لەگەڵ هاتنە پێشەوەی چەند ڕێکارێک لەوانەیە نیەتەکە جاری وایە کاڵ ببێتەوە یاخود ساربوونەوەی تیا ڕووبدا. بەڵام من پەیامێکم هەیە بۆیان کەوە ئەو ساربوونەوەی ئەگەر هەش بوو و لە قوتابیان و لە پزیشکان نەکە کەوە ڕێکارەکان نەگرنە بەر یاخود پەیامە ڕاستەقینەکەیان لەبیر نەکەن، بەردەوام بنە سەر خزمەتی مرۆڤایەتی، چونکە لە کۆتاییدا خزمەتی مرۆڤایەتی هەم خزمەتکردنە بە کۆمەڵگا هەم خزمەتکردنە بە خودی خۆمان و لەسەری هەمووشەوە ڕەزامەندی خوای گەورەیە لە کۆتاییشدا ئینشاءڵڵا هەمومان لە کۆمەڵگاکە بەرەو پێش دەچین ئینشاءڵڵا. کاک دکتۆر، وەکو دواوتە هیوای ئێوە، گەورەترین هیوای ئێوە بۆ داهاتووی کردی تەندروستی لە کوردستاندا چییە؟ و بە تایبەتی پەیوەندی نێوان پزیشک و تەندروستکاران لەگەڵ نەخۆش؟ طبعاً هەر کەرتی تەندروستی سوپاس بۆ خوای گەورە کە خزمەتێکی کردووە بە کۆمەڵگای خۆمان و بە هەموو کۆمەڵگاکان، بەڵام بە شێوەیەکی گشتی هەر یاسایەک کە مرۆڤ دایبنێ ئەکرێ کەم و کوڕیتیابێ و ئەکرێ ئێمەش تیشکی بخەینە سەر بە نیازی ئەوەی کە ئینشاءڵڵا داهاتوودا ئەو کەم و کوڕیانە چارەسەر بکرێ. ئەکرێ بڵین کەرتی گشتی و کەرتی تایبەتی لێک زیا بکرێتەوە، چونکە تا ڕادێک هەرچەندە هەردووشیان تاواکەری یەکترین، هەردووشیان لە خزمەتی مرۆڤایەتین، با کەرتی تایبەتیش مەبەستی یەکتری هەبێت جاری وایە، بەڵام لە کۆتاییەکەیدا هەردووشیان خزمەت بە مرۆڤایەتی دەکەن، بەڵام ئەگەر زیا بکرێتەوە هەر یەکەو لە ڕوانگەی خۆیان زیاتر ئەکرێ ئیشەکانی خۆیان ئەنجام بدەن. و خاڵێکی تریش ئەوەیەکەوە پزیشک وەکو پزیشک و کەرتی تەندروستیش وەکو کەرت تەندروستی وا ئیش بکرێ کەوا زیاتر وەکو تیم ئیش بکرێ، وەکو تیم. لەبەرچی لەبەرەوەی ئەو کاتی چەند ڕێی جیاواز وەرەگیرێت، نەوعەنما سترێس لەسەر پزیشکەکەش کەمە بێتەوە و لە هەمان کاتیشدا چارەخوازەکەش لەوانەیە بگان بە نەتیجەیەکی باشتر لەوەی کە هەیە. واتە کاتێک ئەگەر بێت و چارەخواز بچێت بۆ لای پزیشکێک، ڕاستە پزیشکێک واجی هەیە، بەڵام لە کۆتاییدا کۆمەڵە پزیشکێک بێکەوە کار بکەن، ئەمەش یعنی ڕێگۆڕینەوە بەڕاوێژ و بە ئیشکردن و ئەکرێ دکتۆرێک لەم بوارە شارەزاتر بێ، دکتۆرێک لە بوارێکتر شارەزاتر بێ، لە کۆتاییدا تیمەکە ئەکرێ زیاتر خزمەتی مرۆڤایەتی بکات و زیاتر خزمەت بە خودی چارەخوازەکان. دروستە. دەستان خۆش بەخوا کاک دکتۆر، ئاوادانتان کردەوە، زۆر زۆر خۆشحاڵ بووین بە میوانداریکردنتان. سەلامەت بن، سوپاس بۆ ئێوەش ئەزیەتماندان. ئینشاءڵڵا چارەخوازانی بەڕێز و هاوڵاتیانی خۆشەویست ڕێنمایەکانمانیان بە هەند وەرئەگرن و هەموو لایەک سوودی لێ بین ئینشاءڵڵا. دووبارە زۆر بەخێر بێنەوە. زۆر سپاس. تەندروست بن.